پاش شەڕی داعش ئەو هونەرە ژیاوە بۆ پێویست بوو خەڵک بگەشێتەوە، خەڵک پێ بکەنێت، خەڵک شایی بکات، هەڵپەڕکێ و سەفرە و دیلان و هەموو خۆشیەک ببینێت. ئەو ستایلە بۆ ئەو وەختەیە و بۆ ئەو جەوەیە. بۆیە هەر کەسێک ئیشی لەو بابەتە کردبا دەڕۆیشت، ئیشەکە دەڕۆیشت. بەڵام ناکرێت تۆ بێ هونەرت هەمووی لەو بەشەدا بچووک بکەیتەوە بەس ئەو ئیشە بکەیتەوە. لەگەڵ ڕێزم زۆرینەی ئێستاش هەروا دەزانن تەواو دەبێ بێت موزیکێک دروست بکات جوزەلەیەکی تێدا بێت و دەتەقێتەوە. نەخێر تەقینەوەی ئەو گۆرانیانە ڕاوستە، خلاص وەختی نەما تەواو. هونەر بەس نابێت لەوەندەدا تەسکی بکەیەوە. من ئیشم کرد، زۆربەی گۆرانی بێژەکان ئەو کات ئیشیان کرد هەمووی ڕۆیشت، هەمووی تەقیەوە. ئەوجا ئیمنە ئەویدی فەرقی نییە، گرنگ ئەوەیە ستایلەکە هاتە پێش. بەڵام ئێستا ئەو ستایلە نابێت تۆ هەربەی ئیش بکەوە. من لەرزینم هەیە و شەشبەندیم هەیە لەو جۆری ئەو بابەتە. ناکرێت هەموو هونەرم بێم هەر بێم ئەو ستایلە ئیشکەمەوە. تەواو ئەوەی حەزی لە شەشبەندیە دەچێت گوێ لە شەشبەندیەکە دەکرێت. ئەوەی حەزی لە تۆزێک ڕتمی سریعترە لەرزینەکەشم هەیە. تەواو ناکرێت من هەموو ژیانی هونەریم بێم لەو قالبەدا تەسک بچووک بکەمەوە، ناکرێت.